ڕاگەیاندنی هەڵمەتی کوردستانی لە بەرامبەر 100 ساڵ ستەمی دەوڵەت لە 23 ئابی ئەم ساڵدا دەوڵەتی عێراق پێیانێتە 100 ساڵەی دامەزراندنی و دواتریش بە زۆر پێوەرکاندنی باشووری کوردستان بەم قەوارەیەوە. ئەمەش بە پێچەوانەی ویستی نەتەوەی کورد و پەیماننامەی سیڤر لە 1920ەوە بوو. بە ئێستاشەوە دەوڵەتێک بووە بەرامبەر کورد و کوردستان وەک نەتەوە و نیشتیمانێک بە هەموو پێکهاتەکانیەوە لە کورد و تورکمان و کریستیان و بە هەموو ئاین و ئاینزاکانیەوە داگیرکەرانە و بە شێواز و ئامرازەکانی جۆراوجۆری تند و دژوار و نەرمی داگیرکردن ڕەفتاری کردووە. لەلایەکی تریشەوە دزین و بەفیرۆدان و بەکارهێنانی سامانی ژێرزەوی و سەرزەوی کوردستان لە شەڕە وێرانکاریەکانیدا بەو زنجیرە دوور و درێژەی شەڕە سەپێنراوەکانیشیان بەسەر کوردستاندا، هەروەها بۆ دروستکردنی جیاوازی پەرەسەندن و بوژانەوە لە جوگرافیای نەتەوە و تایفەیەکی مەزهەبیدا خەرجکراوە. خەڵکی کوردستان بە تاک و بەکۆ و بەگشتنەتەوە و ئاین و پێکهاتەکانیەوە لەم 100 ساڵەدا زیانی معنەوی و مادی زۆر و کاریگەر بەریەکەیەکەیان نەوەیەک لە دواییەکەکانی کەوتووە و لە زۆر قۆناغیشدا بە تایبەتی دوای سەردەمی بەعس و شەڕی داعشیش کورد چاوی لەوە بووە لە بەرامبەر ئەو هەموو تاوانانەی کە لە 100 ساڵی ڕابردوودا دژی کراون دەوڵەتی عێراق بە هەموو دامەزراوە دەستووریەکانیەوە داوای لێبوردن بکاو.